دابڕانێکی زۆر دوای ونبوونی لە چاوی کامێرەکان چاوپێکەوتن و بڵاوکردنەوەی بەرهەم هونەرمەند ئالان جەمال دەرەکەوێتەوە. هونەرمەند ئالان جەمالێکێک لەو دەنگە نەرم و ئارام و پڕهەستانەی کە زۆرێکمان یادگاریمان لەگەڵ گۆرانیەکانی ئەم هونەرمەندەیە هەیە. هونەرمەند ئالان جەمال کورسات مەگەزینی هەڵبژاردووە کە تایە دەربکەوێت و باز لە نوێترین بەرهەمی بکات کە نوێترین بەرهەمی بەناونیشانی پیریەوەیە و گۆرانیەکەشی بۆ یەکەم جار لە کورسات و لە بەرنامەی کورسات مەگەزین بڵاو بێتەوە. کاگەلان بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە لە وڵاتی سویدەوە. کاگەلان سڵاوت لە بێم کاتەوە باش. سڵاو لێ بێ برای بەڕێزم، سڵاو لە بینەرانی کورسات، سڵاو لە هەموو کوردستان. سڵاو لە تۆش بێت. کاگەلان با بۆ پرسیارە دەستی بکەم. کاگەلان لە سەرەتای دەرکەوتنیە بەرهەمی باشی هەبوو، دەرکەوتنی باشی هەبوو، بەڵام دوای ماوەیەک دابڕای. ئەم دەرکەوتنە بۆ و دوای ماوەیەک ئەم دابڕانە بۆ؟ بەخوای فترەکی زۆر خەریکی خوێندن بووم. ئیدی خوێندنەکە سەخت بوو بۆ خۆی. ئیدی لە کەوتمە شیمالی سویدیش لەوێ ئەو پەیوەندیم پچرا لەگەڵ کەسانی کە پێشتر کارم لەگەڵ دەکردن. ئەوە یەکێک لە سەبەبە ڕئیسیەکان بکە دوورکەوتمەوە ڕاستەکەی. باشە، کەواتە دوورکەوتنەوەت پچڕانێکی بەنقەز نەبووە، تەنیا پچڕانێک بووە کە پەیوەندی بە بارودۆخێکی تایبەتی خۆتەوە هەبووە کەویش خوێندن بووە. بەڵێ بەڵێ، زۆر ڕاستە. باشە، کورساتت هەڵبژاردووە و کورسات مەگەزینت هەڵبژاردووە کە نوێترین بەرهەمی خۆتی لێوە بڵاو بکەیتەوە کە بەرهەمی پیریە. بەرهەمی پیری ئامادەیە، پێکەوە بینەریە بین و دواترە گەڕینەوە باسێک لە بەرهەمی پیریەکەین. باش فەرموو. پیرۆزبایی بڵاوبوونەوەی ئەم بەرهەمەنوێت لێکن کاک ئالان. کاک ئالان ئەڵەی ئاخ پیری بۆات لێکردم، پیری چی لێکردووی و ئەم گۆرانیەت بۆوت؟ بەخوای پێم لێ نەبوو ببوورە. لە گۆرانەکەی خۆتە ئەڵەی ئاخ پیری بۆات لێکردم، ئەڵەم پیری چی لێکردووی و ئەم گۆرانیەت بۆوت؟ بەخدای خۆی تێکستی گۆرانیەکە زۆر کۆنە، تقریبان دەگرێتەوە بۆ نزیکەی 15 ساڵ پێش ئێستا ئەو تێکستە نووسی. ئەو کاتە گەنج بووین هێشتا. سپاس دەکەم بەڕێزی. بەڵام ئێستا کە وردە وردە ئەو داوەسپیانە بڵاو بوونەتەوە بەسەر بەدەنمان، هەستم کرد کە کاتی خۆیەوە بکەین بە گۆرانی. باشە، 15 ساڵ بەر لە ئێستا ئۆنراوەکەت نووسی، بەڵام ئێستا بە کاتێکی باش دزانی کە ئەم گۆرانەی یا بڵاو بکەیتەوە. تەنیا پرچەسپیەکانتی ئەوەیە کە کاتی ئەوەیە کە گۆرانێکی یا بڵاو بکەیتەوە، یان بۆ ئێستا پەیامێکی گشتی لە پشتەوە یا پەیامێکی تایبەتی لە پشتەوەیە؟ بەخوای کاکی ئیبراهیم کە ئەو گۆرانیەی ئیخراج کرد لە بەرنامەیەک بوو لەیەک لە بەرنامەکان ئەو مخرجی ئەو بەرنامەیەش بوو. ئەو گۆرانەم بە سوتفە گوت، ئیدی حەزی لەو گۆرانێ بووتی ئەو گۆرانە دروست کە من ئەرچی ڤیدیۆکە خەماستۆی خۆم لەبەرەی زۆری پێخۆش بوو. ئیدی ئەوەش بووە دافعک بۆ من کە گۆرانەکە دروستکەم. کارێکی جوان و تایبەتە و کورسات مەگەزینیش هەڵبژاردووە کە یەکەم وێستگە بێت کە گۆرانەکەتی لێوە بڵاوەکەیتەوە. ئەگەر باسێکمان بۆ بکەی لە ڕووی کاری هونەریەوە، ئەم کارە چ جیاوازیکی هەیە لەگەڵ کارەکانی ترتە؟ بەخوای وەکو جیاوازی باوەڕ ناکەم زۆر جیاوازیەکی ئەو توی هەبی، بەڵام هەر گەڕاومەتەوە کۆمەڵێک گۆرانی خێرام کرد، کۆمەڵێک گۆرانی پۆپی سەری ئەم کرد. هەستەکەم کە زیاترە من خۆم لە ناوی نابینمەوە، بەڵام دەبێ وەکو هونەرمەند دەبێ هەوڵدەی مەسەلەن لە کاری جیاواز ئیش بکەی، لە تایپی جیاواز ئیش بکەی بۆی زۆرینەی خەڵک لە خۆت ڕازیکەی. بەڵام زیاتر ئەوانەی کە منیان دەوێت کە ئالان جەمالیان دەوێت، هەست دەکەم لەو تەبعا لەو ئاوازە هێمنانە زیاتر خۆم تێدا دەدۆزمەوە، خەڵک زیاتر ئەمنی بۆ نوع دەوێت. باشە، یەکەم بەرهەمی تۆ کوادڵداریمان کە بەرهەمێکی تایبەت بوو و دەنگدانەوەیکی زۆری هەبوو، هەوادارێکی باشی کۆ کردەوە، خەڵکێکی زۆر گوێیان لە گۆرانەکەی تۆ گرت وەکو کوادڵداریمان.
ئەم کارە چنیهێنیەکی لە پشتەوە بوو کە بەم جۆرە دەنگدانەوەی هەبوو و تا ئێستاش ماوەتەوە. خخوای ئەو گۆرانی بۆ خۆی هەر بە سوتفە دروست بوو. کاک گۆران هەیە عازف ئۆرگە برادرێکی نزیکی خۆمە پرسیارم لەو کرد کە ئەو گۆرانم دروست کرد کاتی خۆی وتم ئەوێ بێتە بە گۆرانی بچێتە ناو خەڵک و وتی ئەویش بە کاکبژار دیلانی ناساندم دەستۆ خۆرمەوە کاتە چوم سەردانی کاکبژارم کرد ئەویش گۆرانەکەی لاپەسند بوو ئیدی دروستمان کرد و بەو تەمایش نەبووم کە ئەو دەنگدانەوەی هەبێ بەڕاستی بەڵام ویدی خەڵک لای جوان دەرکەوتەوە گۆرانیە ئەسڵەن بە خۆشی بیدایەتەکەی کە گۆرانی بڵاو بۆ زوو نەچوە ناو خەڵک گۆرانیەکانی تری وەکو ئەو دەمانەت لە بیرە و تەمەڕۆیی ئەوانە منیان دروست کرد دوای گۆرانی کۆدڵداریمان ناوبانجیێنە دوایەوە کە ئەوانە ناوبانجیێنە دوای ئەوی تر کەوتەوە ناو خەڵک زیاتر. باشەکێکی تر لە گۆرانەکانت کە لە چەناڵی یوتیوبی کورساتیش بینەرێکی باشی هەبووە بەرهەمی دوودڵ چی لەسەر ئەم بەرهەمات کە بەرهەمەکەش ئامادەیە و دوای ئەوەی کە قسەی بەڕێزە دەسەر بەرهەمەکە ببیستین دواترە چین لای بەرهەمەکەش. بەخۆی ئەو گۆرانیە بۆ خۆی تێکستەکەی زۆر نوێ بوو بۆ کورد بۆی کە تو گوێرانە بوو باسی ئەو بکەی کە دوو کەست لە هەمان کات خۆش بووێ و دڵت بۆ دوو لا بڕوا و هەستم کرد ئەوە بوو کە جیاواز بوو لە تێکستی گۆرانیەکە و بۆ خۆی مێلۆدیەکەی بەداخەوە وەرگیراوە هی من نییە بەڵام وەکو ئەحساس و وەکو تێکست کارێک نوێ بوو بۆ سەردەمە لە ناو کورد ئەس دەکەم. دەست خۆش کاگالان بەرهەمی دوودڵ ئامادەیە پاپی کۆبینەری بین. کاگەڵان چ هەستێکت هەیە کە بینەری ئەم کارانەی خۆتی بینەری کارە سەرەتایەکانی خۆتیت؟ ئەوەی زیاتر دیقەتی دەمێ گۆڕانی شێوەیە گۆڕانی ئینسان تەمان جوانترە بە گەنجی و ڕەونەقێکیکەی هەیە نا ئێساش ماشەڵڵا دەبێت زەینم لەسەرەوە بوو زیاتر. لە ڕووی کاری هونەریەوە چ جیاوازیەکی هەیە کارەکانی ئێستات لەگەڵ کارەکانی ڕابردوو تاوەکو کارەکانی سەرەتات ئێستا گۆڕانکاریی خێرای بینیوە لە هونەرە بە تایبەت گۆرانی کوردی کە گۆڕانکاریەکان هەم لە تێکست هەم لە ئاواز و لە وتنی گۆرانیەکانە چ جیاوازیەک بەدیەکەیت یان چۆن خۆت لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە ئەگونجێنیت؟ بەڵام جوان گوێم لێت نەبوو بەڵام ئەوەی لێ حاڵی بوو کە جیاوازی ئەو سەردەموو ئێستا لە تێکست و لە گۆرانیەکانی من بەجددی بۆ لە گوێم لە دەنگی گۆرانەکە ئێستا شێتان لێما بەڵێ گوێمانێتە فەرموو بەردەوام بە. من مەسەلەن دانانیشم بۆی بسم ئێستا تێکستێک کە نووسم بۆ سەردەمە بگوزێ یاخود بۆ سەردەمێکی کات مثلا بۆ باسکردی ئەو گۆرانی 15 ساڵ پێش ئێستا نووسیم تازە کراوە بە گۆرانی شتەکانی من دایم بە سوتفە دروست دەبن یعنی قەت بۆی دانانیشم ئێستا دانیشم تێکستێک نووسم مەگەر کەسێک داوام لێ بکەم بڵێ ئەو ئیشەم بۆ بکە ئەجنا تێکستەکان وەکو ئیلهامێک کە دێ بیرۆکەیەکم بۆ ئەکرێ ناو سیارە بمەکرێ لە ئیش بم یەکرێ لە شوێنی شتەوا جیاواز بکە کێکم بۆ دێدی دای دەڕێژم وردەوردە بیدایەتەکەی سەرەتایەکەی کە نووسین دوای وردەوردە لە ماڵێ یا لە جەوێکی ئارام تێکستەکە تەکمیلاکەم داری وایە هەر چیم بۆ دێت تێکست و ئاوازەکە داری وایە ئاواز دێت دوای تێکستی لەسەر نووسم. باشە کاگەڵان زۆرینەی هۆنراوی گۆرانیەکانت تێکستی خۆتە خۆت هۆنراوەکەت نووسیوە چ جیاوازیکی هەیە ئەگرێت بڵین خۆشتریەکە کاتێک خۆت هۆنراوەکە بنووسیت و خۆشت بکەیتە گۆرانی؟ تاوان گۆرانی بۆ خۆت ئەگەر بۆ خۆت تێکست زانبی من قەت ناو نانم لە خۆم وەکو شاعری یا شتێک ئێمە تێکست زانین توانین تێکست بنووسین توانین وەزن و قافیە دروستکەین لە تێکست و ناوەڕۆکێکیە کە تەبعاً مانای هەبێ جا وەکو تێکست زانین ئەوە بۆ خۆی بەهرەیەکە ئینسان
ئەوەی نەشی زانێت دەتوانێت خۆی وردە پێش وردە بتوانێت کارێکی وا بکە بەڵام لە منداڵیەوە تێمدا بووە مەسەلەن بە تێکستی کۆمیدی و ئەوانە دەست پێکەشت دەنووسی طبعا تو کە بۆ خۆت تێکستەکە دەنووسی دەزانی دەتەوێت باسی بکەیت دەتوانی پەنجە لەسەر ئەو شتانە دانێت کە تۆ دەتەوێت مەسەلەن هەستی بەرامبەریش لەگەڵ بدەنی و پێش هەموو کەسێک هەستی خۆت باشە خاوەن دەنگێک و خاوەن ناسنامەیەکی تایبەت بە خۆتی لە گۆرانی وتنە ئەکرێت بڵین ئالان جەمال هەر بەم ستایلە ئەمێنێتەوە بۆ داهاتوو یاخود نەخێر پلانی ئەوەی هەیە کە کاری جیاوازتر بکات بەخوای من هەموو پێشنیارێکم قبولە مەسەلەن کاتی خۆی کە مەسەلەن ئێستا فەیسبوک پشتیوان نییە من بەس ئینستاگرامێکی ڕۆمێت نازانم فۆلۆوەرێکی زۆر کەمی هەیە کاتی خۆی کەسی زۆرم لەلابوو لە فەیسبوک لە ئینستاگرام لەو شوێنانە خەڵک کە تێکستی دەنووسی زۆر کەس تێکستی خۆی بۆ دەنادن دەوێت ئەو تێکستەم هەیە شیاوە بۆ گۆرانی دەتەوێت بیکەی بە گۆرانی مەزە من شتی هەموو کەسێکم قبولە ئەگەر شتێکی جوان هەبێت لە لایەکی کە بە ئوسلوبێکی کە کەسێکی کە بتوانێت شتێک بدات من بە دیاری یا بە بەرامبەریش بیتن بە دڵم بێتن ئەتوان کاری لەسەر بکەم پلانی ئەوەت هەیە کە بە زاراوەیەکی تر گۆرانی بچڕیت وەڵا بۆنە هەوڵم داوە بە بادینی گۆرانی بڵێم گۆرانێک تقریبا لە ئەوەی تەواوکردنیش و پێشتر باسم کردو بەڵام بۆ خۆم بەرهەمەکەم بەدڵ نەبوو بەگشتی نەت علاقی بە تێکست و نە بە زاراوە بۆ شتیوانە بۆ حەزم نەیە گەر شتێک بکەم بە زاراوەیەکە زۆر جوانتر لە سۆرانێکی خۆمان بیکەم باشە کاگەلان پلانی دواتر چییە بەرهەمی پیری بڵاو بووە بەڵام بۆ دوای بەرهەمی پیری چ پلانێکت هەیە وەکو کاری هونەری بەخوا دوو کاری کەشم حاضرە وڵا بڵێ سێ کارێکی کۆنیشم هەیە کە بڵاوم نەکردو زۆر کۆنا بەڵام ئەو سەردانی کە لە کوردستان و پار سێ چوار گۆرانی جوانمان دروستکرد لە ستۆدیۆی جۆل ئەوە دوو بەرهەمیان بڵاو بووە یەکێکیان پیری بوو گۆرانێک کە بە ناوی فریشتە بوو کە دوێت و بڵاو بووە دوو کاری کەم هەیە با مفاجابێ بەڵام ئەوانیش هەر لە ئەوە دانیانی بەس کاری ڤیدیۆیان ماوە دەست خۆش بێت کاگالان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ئەو کاتی بێمت بەخشی و دووبارە پیرۆزبایی بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمی خۆت لێکەین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کورسات هەستە کۆتوو بکاش من زۆر مەمنون